بیسەرانی رادیو دەنگی کوردستانی ئێران ئەم کاتتان باش. هاورانی خۆشەویست، ئەم هەوتوێش هاتینەوە خزمەتان لە بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی هەوتوانی لاوان. هاورانی خۆشەویست، سەرەتای بەرنامەکەمان هاوکارم هایدە سەجادی وتوێژێکی بۆ ئامادە کردوون لەگەڵ جەلال ڕوانگەر، جێگرسکرتیری یەکێتی لاوان لەسەر سەرهەڵدانی گروپی تروریستی داعش و ڕێکخراوە تروریستیەکان. سڵاو، ئەم کاتتان باش. گروپی تروریستی داعش لە ماوەی ڕابردوودا لە گروپی تروریستی بەرەی نووسرێت جیابووەوە و بوونی خۆی ڕاگەیاند و پاشان دوای گرتنی شاری مووسڵ خلافەتی ئیسلامی ڕاگەیاند و ئەبوبەکر بەغدادی وەکو خەلیفەی ئەو گروپە دیاری کرا. گروپی داعش لە دروستبوونیەوە تاکو ئێستا لە کوشتن و سەربڕین و بازرگانیکردن بە مرۆڤ دەستی نەبواردووە و کارەساتی گەلێکی وەکو شەنگال و کوبانی خوڵقاندووە. لەم دوایانەشدا هێریشی ئاشکرای کردوتە سەر کورد و کوردیش وەکو بەرێکی یەکگرتووی بە نوێنەرایەتی هەموو جیهان شەڕی ئەم گروپەی دەکات. پرسیاری یەکەمان ڕووی لە کاک جەلال دەکەین. ئایا گروپێکی تیروریستی بە ناو داعش ئەتوانێت نوێنەرایەتی ئیسلام بکات؟ بۆ نمونە بەشێک دەڵێن کە ئیسلامی ڕاستەقینەیە و بەشێکی تریش دەڵێن کە نوێنەری ئیسلام ناکات و تەنیا ناوی ئیسلام خراپ ئەکات. بەسڵاو و ڕێز بۆ بیسەرانی رادیۆ دەنگی لاوان. ئەوەی کە دیارە لێرەدا ئێمە ئاماژەیەک بە کار و کردەوەکانی گروپی تێرۆریستی داعش دەکەین، دەکرێت لە ڕوانگەیەکی عامیانەوە یا بڵێن بە جۆرێک ڕوانگەیەکی شەخسی بێنەکەوەی بیر و بۆچوونێکی ڕێکخراوەیی دەپشتی ئەم توێژەوە بێت. بەڵام بە پرسیارەکەی جەنابتان ئایا دەتوانێت داعش نوێنەرایەتی ئیسلامی ڕاستەقینە بکات یانە، لە هەر کۆمەلگایەکدا بیر و بۆچوونێکیان دەتوانین بڵێن ئاینێک لەو کۆمەلگایەدا زاڵە. بەڵام ئەوەی کە لە ڕوانگەی ئیسلامیەوە ئەستە گروپێک بناوی داعش دەڵێ کە من ئیسلامی ڕاستەقینەم، بەداخەوە بەشێک لە مرۆڤەکانی ئەم ناوچەیە توانین بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەو بیر و بۆچوونە چەقبەستووە یا و ڕوانگەیە کە بەرامبەر بە ئیسلام لە سەردەمی ئیسلامەوە زاڵ بووە، ئەو کاتە بە ترس و سەربڕین و کوشت و بڕ هاتوون ئیسلامیان زاڵ کردووە لەم ناوچەیەدا. ئەوانیش دەڵێن کە ئێمە نوێنەرایەتی ئەو بیر و بۆچوونە دەکەین و دەمان هەوێ کۆمەلگاکە بگەڕینەوە بۆ سەدری ئیسلام. بەڵام لە ڕوانگەی ئێمەوە پێم وان نەبێ ئەو بیر و بۆچوونەی کە ئێستا داعش پێڕەوی لێ دەکات لەگەڵ ئیسلامی ڕاستەقینە یەک بگرێتەوە. ئەوەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا باس لە پێکەوە ژیان دەکا، باس لە ژیانێکی باشتر، باوەڕبوون بە یانە بیر و باوەڕی جیاواز لە کۆمەلگاکاندا، یا ئەوەی بە ئیجباری نەکردنی ئاین و واردارکردنی خەڵکەکانی دیکە بەوەی کە ئاینی ئیسلام یا هەر دین و بیر و بۆچوونێکی خۆیان هەبێت ئازاد بێ. بەڵام لە ڕوانگەی داعشەوە دەڵێت کە هەر کەسێک لەسەر ئەو بیر و باوەڕی ئەوان نەبێ دەبێت لە بینی بێن و بە ترس و بەسا تۆقاندن و سەربڕین و ئانە دایان هەوێ بەشێکی زۆر لەو خەڵگەی کە لەو ناوچەیەدا دەژین ڕووکەن لە خۆیان و بە جۆرێک خەڵکەکە بە ترس و بە دڵە ڕاوکێ بەوەی کە ئەو ڕوانگەی دایان هەیە لە ناو کۆمەلگاکانە زیاتر گەشە بکە، بەتایبەت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە ئیسلامیەکان بەو شێوەیە ئەوان دایان هەوێنکەن، بەڵام بە دڵنیایی ئەوانە نوێنەرایەتی ئیسلامی ڕاستەقینە ناکەن. کۆماری ئیسلامی ئێران و داعش جیاوازیان چییە؟ دیارەگەر ئێمە بچین باس لە جیاوازی بینی داعش و کۆماری ئیسلامی بکەین، ئەتوانین تەنها لە وشەکەیدا بێ، ئەویش داعشە و ئێرانیش، کۆماری ئیسلامی ئێرانیش بە داعشا ناو دەبرێت کە هەمان یانێ هاو تەریبە لەگەڵ سیاست و بیر و بۆچوونی داعشدا. هیچ جیاوازیەکی عەقیدەتی یا ڕوانگەیە کە ئەوانیش بەرامبەر بە زاڵکردنی بیر و بۆچوونەکەی خۆیان لە ناو کۆمەلگاکەدا نییە. بەڵام لە زاهرەوە ئەوەی کە بەڕواڵەت سیستمی کۆماری ئیسلامی لە زاڵکردنی ئەو بیر و بۆچوون و ئیدئۆلۆژیە کە لە ناو کۆمەلگاکەیدا پەیڕەوی لێ دەکا بە شێوازێکی دەتر توانین بڵێن بە شێوازێکی نەرمەفزاریە. بەڵام ئەوەی داعش بە شێوەیەکی ئاشکرا دێ سەردەبڕێ قەتڵ و عام دەکات، خەڵک دەترسێنێت، بەڵام هەمانەوەی کە کۆماری ئیسلامیش دەیکا هیچ جیاوازیەکی نییە لەگەڵەوە. ئەو تێرۆرێکە مەسەن تۆ لە پێناسەیە گەر تێرۆر بکەین، دروستکردنی ترس و تۆقاندن لە ناو خەڵکدا، ناو هەر جامەیەکدا پێناسەی تێرۆر دەگرێت. ئەو کردەوانی کۆماری ئیسلامیش بەرامبەر بە پێکاتەی خەڵک لە تەواوی ئێراندا بەتایبەت نەتەوەی کورد دیاردە کۆمەڵایەتیەکان، سەربڕین، ئەو ئیعدام، ئەشکەنجە، بۆ هەموو ئەو شتانی تێگە کە بەرەو ڕووی خەڵکی
ئێران و بەتایبەت کوردەکانی دەکاتەوە بە هەڕەشە بە گرتن بە ئەدامکردن لە مەلەحی عامدا. ئەمانە هەموو کردەوەهایەکن کە دەتوانێت ئەوی شەر هەمان لەسەر ئەوەی کە بیر و بۆچوونی تاکەکانی دیکە لەو کۆمەلگا لەگەڵ بیر و بۆچوونەکانی ئەو نایەتەوە بەم شێوە لە بینی بووە. بۆیە تەنها ئەتوانین لە ناوەکاندا لێکیان جیاکەینەوە، بەڵام ئەوەی کردەوانەی کۆماری ئیسلامی بەرامبەر بە خەڵکەکەی و بەتایبەت کورد کە لە بواری ئاینیشەوە جیاوازە بەشێکی لەگەڵ ئەو سیستمی کە لەستە لە ئێراندا حاکمە، بۆیە ناتوانین بڵین وەکو عقیدەتی لە ڕوانگەیەکی عقیدەتیەوە یا بیر و بۆچوونەوە ئەوانە جیاوازن، بەڵکو تەنها لە ناوەکەیە کە ئەو پێی دەڵێن داعش، ئەویش پێی دەڵێن داشا کە هەمان لەیەک هاوتەریب دەچنە پێشەوە. و ئەو شتانەی کە ئێستا کۆماری ئیسلامی بەسا بە نێو باس لە بەرەکانەی لەگەڵ تێرۆریزم دەکا، بەڵام لایەنێک کە بۆ خۆی خەریکی تۆرۆر و تۆقاندن و ترس بێت لە ناو کۆمەلگاکەیدا و بۆ بەرەو پێشبینی بیر و بۆچوونەکانی خۆی هەر لە هەمان سیاسەتی داعش کەڵگوەربیرێکەوە بوو ناتوانێ بەسلاح لایەنێک بێ دێژ بە تێرۆریزم، بەڵکو بۆ خۆی لە بەرەی تێرۆریزمدایە و هەر هاوکات لە هیندێک بیر و بۆچوونی لاوەکی یا لە ڕاستای ئەو سیاسەتەی کە کۆماری ئیسلامی هەوێ بیباتە پێش لەوانەیە لە هەندێک لە کردەوەکانی داعشتا لەو ڕاستایە نەچێتە پێش، بەڵام بەشێکی دیکە لە کردەوەکانی هەرەوەی هێرشکردنە سەر کوردستان هاوتەری بوو لەگەڵ بیر و بۆچوونی کۆماری ئیسلامی ئەو خەتە فکریە کە نایەن هەوێ کورد گەشە بکە، بەڵام بخۆشیەوە لە بەستاح دنیای دەرەوەدا لە بەستا بیر و ڕای عام و ناو کۆمەلگا جیهانیەکاندا لە ڕاستای بەرژەوەندی کووردا ئەو هەلە قۆزراوە کە ئەو جێی دڵخۆشیە. بەڕای ئێوە شانەی نووسوی داعش یان هەر گروپێکی دیکە لە ئێران بوونی هەیە؟ لە ماوەی ڕابردوودا هەندێک کردەوەی خودجوش بە تایبەت لە کوردستانی ڕۆژهەڵاتدا دەکرا، مەسەڵەن دەچوون ئەو ئاڵای ڕەشیان هەڵدەدا یا هەندێک هێرشیان دەکردە سەر کۆمەڵێک لە لاوەکان لە ناوچەکاندا خۆیان دەردەخست، بەڵام ئەمەی وەکو بڵێ بەستا تشکیلاتێکی منەزەمی سەر بە گروپی تێرۆریستی داعش پێ نییە، بەڵکو هەمان ئەو لایەنە تونڕەوە ئیسلامیەکان بوون کە لە کوردستانی ڕۆژهەڵاتە بەداخەوە لە زۆربەی ناوچەکاندا گەشیان کردو و خودی کۆماری ئیسلامیش پشتگیریان لێ دەکا و لە هەر لە ڕاستای بیر و بۆچوونی کۆماری ئیسلامی ئەو خواسته بوو کە ترس و تۆقاندنیش لە کوردستانی ڕۆژهەڵاتدا زاڵ بکات، بۆیە ئەوە بەشێک لە ئەو لایەنانە کە بیر و بۆچوونی ئیسلامی تونڕەویان هەبوو و سەلەفیگەریەکان ئەوانە کە زیاتر لە ڕوانگەی سەلەفیگەری نزیک بوون ئەهاتن هەندێک حرەکەتیان کرد لە کوردستانی ڕۆژهەڵاتدا کە بڵێن بەسا بە جۆرە خەڵکەکە بترسێنن بۆ هەڵوێستکردن لە بەرابەر داعشەکە بەخۆشیەوە لە ماوەی ڕابردوودا لە کوردستانی ڕۆژهەڵات بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک و بەسا ڕێکخراو هەموو ڕێکخرا و NGOکان کە لە کوردستانی ڕۆژهەڵات و خەڵکی ناو شەقام بە دژی کردەوەکانی داعش بە دژی سیاسەتەکانەوە ئەو بیر و بۆچوونانە کە ئەوان هێوێزاڵکەن هەڵویستیان دەگرت و ئەو حرەکەتانە بەشێک لە لایەنە ئیسلامیەکان دەیانویست ئەوە بکەنەی ناوەکو ئەوەی کە شاخەیەکی نووسوی سەر بە داعش بێ تا ئێستا دەرنەکەوتووە کە بەو شێوەیە بێت، بەڵکو سەر بە ئیسلامیەکانی لایەنە تونڕەوەکان. بەڵێ لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکاندا بوونی ئەو جۆرە ڕێکخراوانە کە چەند دەتوانێت زیانی بۆ بزوتنەوەی کورد هەبێت، بۆچی لە ئێستادا لایەنی بەرامبەریان بەتایبەتی کورد بووە؟ ئەو بیر و بۆچوونە تۆ لە هەر شوێنێکدا کە ئەگەر بتەوێت ئاین زاڵکەیت لەسەر ئەو کۆمەلگایەدا ناتوانانی لە هاوکات لەگەڵ ئەوەیشدا بیر و بۆچوونێکی نەتەوەی بیر و بۆچوونێکی ئازادی خوازانە یا بیر و بۆچوونێکی سەردەم بتەوێت لەو کۆمەلگایەدا زار بێ. ئەمانە دوو هێنین لە بەرەی لە دژ بەیەکن، دوو بیر و بۆچوونی دژ بەیەکن، بۆیە ئەگەر بتەوێت یا ئەو لایەنی ئیسلامیانە لە کۆمەلگایەکدا زاڵ بن هەمیشە دژی بیر و بۆچوونە نەتەوەیەکان، دژی نوێخوازین، دژی ئەوەی کە بیان هەوێ خەڵک بۆ خۆی بڕیاردا یا تەسمیم بگرێت، بۆیە هیچ کات ناتوانێت ئەمانە ئەم لایەنانە بەسا لە ڕاستە بەرەو پێشبردنی کۆمەلگادا نەخشیان هەبێ. بەڵام ئەوەی ئایا مەترسین بۆ سەر ئەو بیر و بۆچوونە؟ بەڵێ مەترسێکی زۆر گەورن کە بەداخەوە ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵاتیشدا ئەو لایەنە ئیسلامیانە زیاتر بە جۆرێک سیاسەتی خۆشیان تعریف کردووە بۆ دژایەتیکردن لەگەڵ بیری نەتەوەیی و بیری ئازادی خوازانە کە ئەوە کردەوەیەکە کە ئێمە ئەگەر وەکو لایەنە نەتەوەیەکانی ئەو ڕێکخراوە شۆڕژگەرانە کە خەبات دەکەن لە کوردستانی ڕۆژهەڵاتدا بە پشێوەیەکی پلان بۆ داڕژە بەرنامەیان بۆ ئەوە نەبێەوە ڕۆشنگەری نەکەن لە ناو کۆمەلگاکەدا
بەداخەوە کاریگەری زۆر منفیان دەبێت و مەترسیەکی گەورن لە داهاتووی کۆمەلگایەکی ئازاد و دموکرات لە کوردستانی ڕۆژهەڵاتدا. باشە چی بکرێت بۆ پشتگیریکردن لە بڵاوبوونەوە و زیادبوونی فکرێتی داعش و دروستکردنی مەترسی بۆ سەربەشەکانی دیکەی کۆمەلگا؟ ئەوەی کە چی بکرێت ئەرکەکە بە شێوەیەکی بەربڵاو دەکەوێتە سەرشان ئەو چالاکە مەدەنیانە کە لە ناو کۆمەلگادا هەنیا و ئەحزاب سیاسیانە کە زیاتر لە چەندین لە کوردستانی ڕۆژهەڵات تا خەریکن تێکۆشانیان هەیە و هەوڵ دەدەن بیر و بۆچوونی نەتەوەیی یا بیر و بۆچوونێکی ئازادی خوازانە و پێشکەوتوانە لە کۆمەلگاکەدا گەشە پێ بدا بۆ ئەوەی بتوانێت پێشگیریکەی لە ئەو بیرە چاقبەستووە کە دەیان هەیە کۆمەلگاکان بگەڕێنەوە بۆ سەدەکانی بەسلاح سەرەتای ئیسلام و بەو بیر و بۆچوونەوە کۆمەلگاکە بەڕێوە ببەن کە قەت ناتوانێت لەگەڵ کۆمەلگای ئەمڕۆی و بەتایبەت کوردستانی ڕۆژهەڵاتی خۆمانیا بە گشتی کوردستاندا سەرکەوتوو بێت بۆیە دەبێت هەوڵ بدرێت زیاتر ڕۆشنگەری بکرێت تاکەکان بەوەی کە بە بیرێکی نوێوە باس لەوە بکرێت ئەسەن ئاشناکردنی تاکەکانی ناو کۆمەلگا بە بیر و بۆچوونە پێشکەوتووە و خوازانەکانەوە بە نسبەت دموکراسیەوە بە نسبەتەوەی کە هەر تاکێک بۆ خۆی دەتوانێت تەسمیم بگرێت دەتوانێت ژیانێکی باشترێ بێ ئەسەن ژیانێکی بەختەوەر سەرچاوی بیر و بۆچوونێکی کراوە و نوێیە بەڵام ئەو بیر و بۆچوونی ئەو لایەنانە دژ بە ژیانی ئاسایی خەڵکن دژ بە خۆشین دژ بە شادین لەو حاڵەتدایە دەبێت ئێمە هەوڵ بدەین بە هەموو ڕێگەیەکەوە چ لە ڕێگەی ئەحزابەکانەوە چ لە ڕێگەی ڕاگەیاندنەوە چ پەروەردەکردنی ئەسەن تاکانی ناو کۆمەلگا و ئەو ئنجوانە بە تایبەت کەسێک لە کوردستانی ڕۆژهەڵات لە ناخۆ خەریکن چالاکی دەنوێنن بە هەر چالاکیە بە هەر شتێکە بتوانێت خەڵکەکە بە ئیسلاح کراوەتر کا بە نسبەت بەرەو پێشبردننی کۆمەلگاکەی دەتوانێت کەمتر یعنی دەتوانێت پێشگیری بکات لە کەمتر گەشەکردنی ئەو بیر و بۆچوونەی کە دەگەڕێتەوە بۆ سەدەکانی سەرەتای ئیسلام. کاک جەلال ئێوە وەکو ڕێکخراوی یەکێتی لاوان چیتان کردو بۆ ئەو دیاردەیە؟ لەوەی کە ئێمە وەکو ڕێکخراوی یەکێتی لاوان دموکراتی کوردستانی ئێران کە ناوەندی چالاکیەکانمان کوردستانی ڕۆژهەڵاتە و هاوکات لە حیزبی دموکرات و هەر سیاست و بیر و بۆچوونەکانی حیزبی دموکراتیش هەوڵ دەدەین لە کۆمەلگاکە بڵاو بکەینەوە چ وەکو حیزبی دموکرات چ وەکو یەکێتی لاوان هەمیشە لە هەوڵی ڕۆشنگەریدا بەتایبەت ئێمە ئێستا لە سیاسەتی ڕاگەاندنماندا زیاتر هەوڵ دەدەین کە بەسلاح ئەو لایەنانە کە لە ڕاستای زاڵکردنی بیر و بۆچوونێکی ئاینی یاسن هەر بیر و بۆچوونێک کە ئەو کۆمەلگایە لە پێشکەوتووی ڕابگرێت لەو ڕاستایەدا ئێمە دەمان هەوێ ڕۆشنگەری بکەین کاری لەسەر بکەین و بە جۆرێک هەوڵ بدرێت لە بەسەر تاکەکانی ناو کۆمەلگا پەروەردە بکرێن بە بیر و بۆچوونێکی نێو پێشکەوتن خوازانە تا ئەوەی ڕوون نەکەن لە بەسا ڕێکخراوە ئیسلامیەکان. هەروەها ئێمە هەوڵ دەدەین لە بواری تەشکیلاتەوە لە ناوخۆی کوردستاندا کار بکەین لایەنەکان بەسا زیاتر ڕوون ئاگدار بکرێنەوە لە مەترسیەکانی بوونی گروپێکی مەسەڵەن نمونە وەکو داعش یا هەمان ئەو داشایە کە ئێستا لە ئێراندا حاکمە تا چەند لە دژی ئازادیەکانی تاکەکانە لە کۆمەلگا تا چەند کاریگەری نەرێنی هەبوو لە بەرەو پێشبردننی کۆمەلگا بۆ ئەوانە ئەرکی ئێمە چ وەکو حیزب چ وەکو یەکێتی لاوان هەوڵ بدرێت کۆمەلگاکەمان بەسا بەرەو پێش بێ بەرنامەیەکی نوێ بۆ کۆمەلگاکە ببێ کە لە هەم بەرنامە و پێڕەویەکێتی لاوان لە بەرنامەی حیزبی دموکراتیشدا بۆ کۆمەلگایەکی ئازاد دموکراتیک هەمووانە پێناسە بۆ کراوە ئێمە لەو ڕاستایەدا هەنگاو دەنین کە ئەو کۆمەلگایەمان بەو ئاستە بگادیا هەنگاوەکان و پرۆژەکانی یەکێتی لاوان و حیزب دموکرات لە ڕاستای زاڵ نەبوونی ئەو بیر و بۆچوونە چاقبەستوانەدایە کە بتوانین کۆمەلگایەکی پێشکەوتومان هەبێت. بەڕای ئێوە باقی گروپ بە تاکڕەوەکان بێجگە ئیسلامیەکان تا چەند مەترسیان لەسەر دموکراسی و ئازادی هەیە؟ هەر وەک لەم باسەت تا ئێستا باسمان لێکرد بە نسبەت ئیسلامی سیاسیەوە لەگەڵ ئەوەیشدا هەر بیر و بۆچوونێکی دیکە کە بی هەوێ ڕوانگەی خۆی زاڵکار لە ناو کۆمەلگاشتا ئەوەش دەتوانێت هەر هاوتا یا مماس بێت لەگەڵ ئەو بیر و بۆچوونەیەدا چون بیر و بۆچوونێک کە لایانی بەرامبەری قبول نەبێت بیر و بۆچوونێک کە باوەڕی بەوە نەبێت کە جگەل لە ئەو ڕوانگەیە کە ئێمە هەمانە و دەتوانێت کۆمەلگا بەرەو پێشبرە هیچ کەسێکی دیگە ناتوانێت ئەم شتە بکە ئەویش مەترسیەکی گەورەیە چون دموکراسی یا ئەوەی کە من هەوێ ئەسەن ئازادی تۆ دەبێت بە جۆرێکی تر ئەسەن هەوڵ بدرێت کۆمەلگاکە لیبرالتر بێت
ئازادی تا کەسەکان زیاتر بێت لەو حاڵەتە تۆ ناتوانین تەسمیم بگری بڵێ مەسەڵەن لە کۆمەڵگای کوردستانی ئێراندا ئێمە دەبێت لەسەر ئەم ئاینە یا لەسەر ئەم بیر و بۆچوونە یاسن لەسەر ئەم ڕوانگەیە مان هەیە کۆمەڵگاکەمان بەرەو پێش بڕین جگە لەوەی کە هەر تاکێک بۆ خۆی ئازاد بێ و خەڵک تەسمیم بگرێ لە هەر شوێنێک و لە هەر ناوچەیەکدا ئەوە کۆی ئەو خەڵکەیەکە لە ڕاستای بەرەو پێشبردننی کۆمەلگاکە لە ڕاستای بەڕێوەبردننی ئیدارات و کاروباری ناوخۆی وڵاتەکەی خۆشیدا دەبێت تەسمیم بگرێ بۆیە ئەگەر هەر گروپێ یا هەر لایەنێک جگە لە ئیسلامەکانیش بەسلامی ئەو کەسێک ئیدئۆلۆژیەکی دیاریکرا و مشخصی هەیە ئەوە ناتوانێت لە ڕاستای بەرەو پێشبردننی کۆمەلگا نەخشی هەبێەوە کارەساتە ئەگەر ئەو لایەنانیش بتوانن زاڵ بن لەناو کۆمەلگادا. زۆر سپاس و دەستخۆشی لە بەڕێز کاک جەلالی ڕەوانگەرد جێگیری سکرتێری یەکێتی لاوان دەکەین دەستان خۆش بێ بۆ بەشداریکردنتان. سپاس بۆ ئێوەیش و هیوای سەرکەوتن بۆ ئێوە و گوێگرانی ڕادیۆ دەنگی کوردستانی ئێران.